ئەو کەسانەی ڤیدیۆی تایبەت دروست دەکەن و لە یوتیوب بڵاوی دەکەنەوە داهاتەکانیان بۆتە جێگەی قسە و باس. ئەوان کە بە یوتیوبەر ناسراون بە زیادکردنی تەماشاچیەکانیان داهاتەکانیشیان بەرز دەبێتەوە. پێگەی بیزنس ئینسایدەری ئەمریکی راپۆرتێکی بڵاو کردوتەوە تێیدا باز لە داهاتی یوتیوبەرەکان دەکات و نووسیوێتی تێپەڕاندنی 1 ملیۆن بینەری ڤیدیۆ لە یوتیوب بە خاڵێکی گەورە و جیاکەرەوە بۆ یوتیوبەر دادەنرێت. راپۆرتەکە باسی لەوەش کردووە کە هەر کەناڵ و ژمارەیەک زۆر بینەر و ئاوبەشیە بوو دەکرێت خاوەنەکەی وەک سەرچاوەیەکی بێزەحمەتی داهات پشتی پێ ببەسێت. یەکێک لە هۆکارەکانی زیادکردنی داهاتی یوتیوبەرەکان ڕێگەدانە بە بڵاوکردنەوەی ڕێکلامی کورد لەسەر ڤیدیۆکانیان. بۆ نمونە کەسێکی وەک ئەندرێت چیخ کە 1,700,000 بینەری هەیە لە ماوەی کەمتر لە 3 ساڵدا 1,600,000 دۆلاری لە داهاتی ڕێکلام لە ڕێی کەناڵی یوتیوبەکەیەوە دەستکەوتووە. تیڤانی مای یوتیوبەر ڕایگەیاندووە کە لە کەناڵەکەیدا 1,800,000 بینەری هەیە بۆ هۆیەوە مانگانەی 11,500 دۆلاری لە ڕێکلامی نێو ڤیدیۆ تایبەتەکانی دەست دەکەوێت. بۆ دەستپێکی بەدەستهێنانی پارە پێویستە یوتیوبەر 1,000 ئاوبەش و 4,000 کاتژمێر بینینیە بێت. هەرکە گەیشتە ئەو ڕێژەیە دەتوانێت داواکاریەک پێشکەش بکات بۆ زیادکردنی ڕێکلام و بەشداری و ئەندامەتی کەناڵ کە بۆ هەر 1,000 بینینێک ئەوانەی ڕێکلام دەکەن نرخێکی دیاریکراو بە یوتیوب دەدەن. خاوەنی کەناڵەکەش لە 45 قازانجەکە دەبات و ئەوی دیکە بۆ یوتیوب دەمێنێتەوە. یەکێکی دیکە لە داهاتی یوتیوبەرەکان کۆکردنەوەی پارەیە لە دەرەوەی یوتیوب. بۆ نمونە یوتیوبەرێکی وەک گرام ستیڤان کە ئەوە بەرێنەر و یوتیوبەرێکی بەناوبانگی ئەمریکیە 3,400,000 بینەری هەیە. خاوەنی مارکەی بازرگانی تایبەتە بە قاوە. ڕۆژنامەی فۆربسی نێودەوڵەتی لیستی پڕداهاتترین یوتیوبەرەکانی بۆ ساڵی 2020 بڵاو کردەوە و ئاماژەی بە 10 کەس کردووە کە لەسەرەوەی ڕیزبەندیدان و 3 کەسیان منداڵن. لە نێویاندا ڕایان کاچی تەمەن 9 ساڵ بەرزترین داهاتی هەیە کە لە ڕێی کەناڵەکەیەوە بە ناوی جیانی ڕایان و تیایداری منداڵان تاقی دەکاتەوە 38,900,000 دۆلاری دەستکەوتووە. ڕایانی ئەمریکی بۆ ساڵی سێمە لەسەریە کە لە لوتکەی پڕقازانترینی یوتیوبەرەکاندا ماوەتەوە و ژمارەی و کەسانی بەشداری کەناڵەکەیان کردووە گەیشتۆتە 41,700,000 کەس. تەماشاچیەکانیشی گەیشتۆتە 12,200,000,000.